دیمەنی زبڵ و خۆڵ و خاشاکە لە قەزای بازیان. زیاتر لە 15 ڕۆژە کۆمپانیای شکار کە ئەرکی پاکردنەوەی قەزاکەی لە ئەستۆیە کارەکانی ڕاگرتووە. سەرپەرشتیاری کۆمپانیاکەش لە سنوورەکە دەڵێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان تا ئەو کاتێ حکوومەت هێرێمی کوردستان شایستە دارایەکەیان بۆ سرف دەکات. ئێمە تا ئێستا لە مانگی دەوە سلفمان بۆ سەرف نەکراوە، چاوەڕێی حکوومەت دەکەین، حکوومەت سلفمان بۆ سەرف بکەین، کارەکانی خۆمان دەست پێ بکەینەوە. بە حەقە دێمە کرێکارەکانمان کرێکاری فەقیر و داما و هەژارن، مانگی بە 300,000 ئیشمان بۆکەن لەیرە. ئێمە چاوەڕێی حکوومەت دەکەین، حکوومەت تایسە ناتۆتە سەرخەت. بەڕاستیەوە تا خۆتان بینی وتانە شار زبڵێکی زۆری تایە، کرێکار پاری وەرنەگرتووە. بە حکوومەت دەڵێ کاکە سلفۆم بۆ سەرف بکەڵێ لە 160 بۆ سەرفەکەم چلی پاشەکەوتەکەم. لەکوێی دنیا بۆ خۆڵ و خاشاک سلفەی دوا بکەوێت و پاشەکەوتیشی لێ بکرێت. قایمقامی لێ، شارەوانی لێ، ئەتوانە خۆیان بچن بە مکانی خۆیان و شارەوانی ئیشی خۆیان بکەنەوەن. ئەم خۆڵ و خاشاکە لە شەقام و شوێنە گشتیەکانی قەزای بازیان جگە لەوەی سیمایەکی ناشرینی بەخشیوەتە ناوچەکە، هاوکات وەکارێکیشە بۆ زیاتر پیسبوونی ژینگەی ناوچەکە. سەرۆکی شارەوانی بازیانیش دەڵێت بەهۆی نەبوونی کارمەندی پێویست و ئامێرەوە ناتوانن وەک پێویست قەزاکە لە زبڵ و خاشاک پاککەنەوە. ئێمە یەکێک لە مشکلەکان ئەوەیە کە کۆمپانیای شکار دەست بەکار بوو کاتی خۆی 2010 داوای نێمەگەن هەچی ئامێر هەیە ئەوانی کە بەکەڵکی فرۆشتن دێبینێنێ بۆ گشتی شارەکە بۆ فرۆشت و مەزایدە ئەوەشی کە بەکەڵ دێ و شارەوانێکی تر پێویستی بۆ تەنکرێ بۆ شتەی ئەمریکانی لێ ماوەرگرێتەوە. ئێستا یەک دوو ئامێری کۆنمان ماوە تازەمان چاکمان کردوێتەوە خۆمان خەریک ئیشی تیاکەین، بەڵام بۆ ئامێرە شڕانە و بە کرێکاری نەبوون و بە بێئیمکانیات و بۆوانە شار پاکەوە ناکرێت. یەکێک لە مشکلەکانەوەی ناخۆیمە گڵابەیەکمانی لەگەڵ دوو کەپس و گڵابەیەک لەگەڵ چەند کرێکارێکی کەمە لەگەڵ بێئیمکانیەتی گازە چارەسەر ناکرێت. ئەمە یەک لە مشکلەکان. یەکێتر لە مشکلە قانونیەکان ئەوەیە ئێستا کۆمپانیای شکار عەقدی کردووە بۆ ماوەی بڵین تا گومانگی نوێی ئەم ساڵیشی ماوە. ئێستا ئێمە ئەگەر گاز و شتیان بۆ سەرفەکەین بۆ سیارەکانی شارەوانیان ئیژەکەین ڕەنگە بەیانی ڕقابەیان چاودێری دارایی هەست کەسێک بێت بڵێەوە بەچی حەقیقیەوە ئەو شتیان کردو. لەبەرەوە ئێستا کۆمپانیا لە زمانی کۆمپانیایە، ینی هیچ عیلاقێکی بە شارەوانیەوە نییە. بەهۆی سەرف نەکردنی شایستە دارایەکەیان کۆمپانیای شکار لە هەر یەک لە قەزای بازیان و دوکان و چەمچەماڵ کارەکانیان ڕاگرتووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە زبڵ و خاشاکێکی زۆر لە شەقام و شوێنە گشتیەکان کۆ ببێتەوە و ژینگەی ئەو ناوچانە پیس بکات و نیگەرانی لەلای هاوڵاتیان دروست بکات. بۆیە هاوڵاتیان خوازیارن بە زووی حکوومەت هێرێمی کوردستان شایستە دارایەکانی کۆمپانیاکانی پاکەرەوە سەرف بکات. هاوکات لە چەند ڕۆژی ڕابردووشدا پزیشکانی تەندروستی هۆشداریاندا لاگەری بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی بەهۆی ئەو زبڵ و خاشاکەی کە کۆبۆتەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، بازیان.